میوانەکەم بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک حەسەن زۆر بەخێربێت. لە ماوەی کاتژمێرونی ڕابردوودا پێکەوە گوێبیستی گوتەکانی مسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بووین. بەر لەوەی باس لە ئەم گوتارەکە بکەین، سەرەتا دەمەوێت کە بزانم تێڕوانینی ئێوە بۆ کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست مێپس چییە؟ زۆر سوپاس. لە ڕاستیدا کۆڕبەندەکە بایەخێکی گرنگی هەیە بە تایبەتی لەم کاتەدا. دەتوانین ئێمەش هەر لەو خاڵە بەهێزەوە دەست پێ بکەین کە جوگرافیای هەرێمی کوردستان ناوەندێکی گرنگی بەیەگەیاندنی هێزە سیاسیەکانی ناوچەکەیە. تورکیا بۆ ئاسیای ناوەڕاست لە ڕێگەی ئێرانەوە و هەروەها تورکیا و ئۆراسیا لە ڕێگەی هەرێمی کوردستان و دوازار لە عێراقەوە بەکەنداو دەگەن و لە زۆر بواری دیکەدا ناوەندێکی گرنگی بێگەیشتنی سیاسی سەنتەری ڕاکێشانی نێودەوڵەتیە. لەم کاتەدا ئەم هەرێمە وەکو لە پەیامەکەی جەنابی سەرۆکوەزیرانیشدا بەڕوونی دیار بووە. تەسەور دەکەم ماوەیە کە تاکیدی لێ دەکاتەوە ئەوە دەخوێنرێتەوە کە هەرێمی کوردستان دەیەوێت لەم جوگرافیا گرنگەوە بەم سەرکردایەتی ڕوونەوە. بۆیە من دەڵێم ئاسانە قسە لەسەر قسەکانی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیران بکرێت لەبەر ئەوەی ڕوونە چی دەڵێ. و تەسەور دەکەم ئەمڕۆژ خەڵکی هەرێمی کوردستان و ئەوانەی مەبەستیان سیاسەتە تێدەگەن و پەیامەکان وەرگرت کە هەرێمی کوردستان چی دەوێ. ئەم ئەتمۆسفێرەی باسی کرد، بەڵام هەرگیز واز لە مافی میلەتەکە نایەندرێت. دیدگای سەرۆکوەزیران چی بوو بۆ ئاشتی جیهان بۆ هەرێمەکان؟ جا ئەم وەڵامە تێکەڵ دەکەم بە وەڵامی پرسیاری یەکەمیشت زیاتر کە ئەمڕۆ لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی کێشەی عارەب ئیسرائیلەوە کە بەبایەخەوە باسییان کرد لە کوڵانێکی سیاسیدایەوە جەنگ بەخۆی دەبینی هەوڵاتیان دەبنە قوربانی. لیبیا بەشێکە لە شەڕەکە بەهۆی حەسەن نەسڕڵڵا و حیزبوڵڵاوە و هەروەها ئێمن ئەمڕۆ تێوە گلاوە و بەندەرەکانیشی نائارام کردووە. میسر بەخۆی بەدەهۆی دەواازەکەیەوە بەسەر کەرتەکەەوە کەرتی غەزەوە بەشێکە لە کێشەکە جگەلەوە شەر میسر بەخۆی بەرپرسیارەتی هەیە. ئوردن لەبەر مەترسی پەنابەرەکان و سروشتی بنەماڵی مەلیکی ئەوێ کە بەشێک لە بەرپرسیاتن لەسەرشانە کەوا سووریا بە هەمان شێوە سعودیا لەژێر هەڕەشەدا ئارام کۆیەکەی ئەگەر تۆزێک بەوریایی بەڵانس ڕانەگرێ کەواتە ئەمڕۆ شوێنێکی ئاراممان نییە بەڕاستی بۆ ئەم گفتوگۆیانە جگە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەم گفتوگۆیە لە جوگرافیایەکی ئاواگرنگ لە کاتێکی ئاواگرنگ کە ناوچەکە نەئارام بووە سەرنجی جیهان بۆ سەر هەرێمەکە ڕادکێشێ. با بپرسم چی وای کردووە هەرێمی کوردستان لەنێو ئەم چواردەورەدا کە باست کرد چواردەوری دراوە بە لایەنگیریکردنی ئەو ئاڵۆزی و گرژیانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێ هەرێمێکی بێلایەن و هەرێمێکی سەقامگیر بێ؟ یەکێک لە سکۆلارەکانی دەوڵەتی جیرانەکان کە وەختی خۆی سەرۆکوەزیرانی یەکێک لە دەوڵەتەکانیش بوو و دوای ڕاوێژکاری سەرۆک کۆماریش بوو دەڵێت بنەماڵەی بارزانی کاتێک لە دەسەڵاتدا دەبن زۆر بە زیرەکانە خۆیان لە تێوەگلان لەو شەڕانە دەپارێزن لەو زۆنگاوە سیاسیانە دەپارێزن کە توانای ئەوان بە هەدەر دەدەن. ئەم کەسە ئەحمەد داودۆغڵوێ لە کتێبی قوڵایی استراتیژیدا و کاتێک وەرجێڕا سەرزمانی کوردیش هەر پێدا بخۆم پیاچوونەوەشم لەگەڵ وەرجێڕەکەدا کرد کە ئەو خاڵە زۆر سەرنجی ڕاکێشەم. ئەمە بەشێکە لە سروشتی سەرکردایەتی ئێمە کە لە کەسایەتی ڕێزار بارزانیدا ئەمڕۆ بە تەواوی بینیمان کە چۆن ئەو لە تەوەری خزمەتکردنی خاک و خەڵکی خۆی و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئامۆژگاریکردن بۆ عێراقێکی تەندروست دەرباز نابێ. ئەمە خاڵێکی دیکە پەیوەندی بە ئەزمموی ئەم گەلەوە هەیە کە هەروەکو باسیشی کرد ئێمە زیاتر لە خەڵکی تر قوربانی شەڕین بۆیە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدانە بۆ چارەسەری کێشەکان چەک بەکاربهێنرێ. بەڵام لەوێدا خاڵێکی سەرنجڕاکێشم لە قسەکانی جەنابیان بینی کە تەسەور دەکەم ئێمە هەر پێویستیشە شیکردنەوەیەک بۆ قسەکان بکەین بۆ هاوکاری هاوڵاتیانمان کە خاڵێکی سەرنجڕاکێش ئەوە بوو کە بۆ دەبێ هەتا 7 ئۆکتۆبەر لە فەڵەستین نەیە ئەو کۆمەلگای ئێستا فرمێسک بۆ غەزە دەڕێژێ ئەو عارەبەی ئێستا پانێلی بۆ ساز دەکا کە پانێلەکانی ئەوان لایەنگیریان پێوە دیارە وەک ئەمانە بێلایەن نین. ئەمە پانێلێکی بێلایەنی پڕ لە بەرپرسیارەتیە بۆ هەتا مناڵان نەکوژرێن بۆ هەتا خستەخانەکان بۆمباران نەکرێن بۆ هەتا دەروەزەکان دانەخرێن و خوێن بە جۆگەلە نەڕژێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بەخەبەر نایە. ئەگەر تەماشا بکەین ئاخیر
پرسیاری پێش ئاخیری بە ڕێزێک لە دواوە پرسیاری کرد کە لە سەردەمی مەلەکیەوە بۆ ئێستا و لە ئێستاشدا ئەمە مامەڵەکەیەتی ئەگەر حکوومەتەکە بەم تەرز و تەمپۆیە بڕوە ئێوە چی دەکەن جەنابیان فەرمووی بۆ دەبێ هەتا هاوڵاتی نەبوونە قوربانی واتە ئەمە یعنی چێ واتە ئێمەی کوردیش ناکرێ مل بدەین ناکرێ چۆک دابدەین نابێ بچەمێنەوە کەواتە کۆمەڵگای نێودەوڵەتی بەرپرسیارەتی لەسەرشانە چۆن بەرامبەر غەزا بەرامبەر هەرێمی کوردستانیش چۆن بەرامبەر وڵاتانێک کە کێشەیان هەیە لە عێراقدا خەڵکانێکی زۆر هەن ئاشتیان دەوێ وەک جەنابیان باسی کرد خەڵکانێکیش هەن پرۆکسین مەیلیان بۆ شوێنی تر هەیە بەڵام خۆ دەکرێ هاوکاری لایەنەکان بکەن کە ئاشتیان دەوێ نەخێر کۆمەلگای نێودەوڵەتی لە خەمساردێکی زۆردایەوە تەنانەت ئێمە بینیمان کە لە سەردەمی کۆڕۆناژدا پاندامیک زۆر لە وڵاتانی ئەوروپا لە تەنیشت خۆیان هاوکاری مەسەلەن هاوکاری وڵاتێکی جیرانی خۆیان نەدەکرد ئەمریکا بە هەمان شێوە نەخێر کۆمەلگای نێودەوڵەتی پێویستی بە بەرپرسیارەتی زیاتر هەیە بەڕێزم من بەر لەوەی قسەکەی خۆتت بیر نەچێتەوە ئەوەش بڵین کە دوێنێ لە گوتارەکەی دامەسوور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی کە ئێستا کاتی ئەوەیە کە چارەسەری دۆزی فەڵەستین لەگەڵ ئیسرائیلیەکان بە دوو دەوڵەت بکرێ و لەگەڵ ئەوەشدا گوتی کە پێویستە دۆزی کوردیش چارەسەر بکرێ لە دوای ئەوەی کە چەندین ساڵە عێراق مافەکانی هەرێمی کوردستان نادا عێراق دەستوری عێراق پێشێل دەکا و عێراق نەیتوانی و عێراقێکی فیدرال بێ کاتی ئەوەیە کە هەرێمی کوردستان وەکو کیانێکی سەربەخۆ مامەڵە بکات زۆر گرنگە ئەم پرسیارە من لێرەدا خاڵێک بیردەهێنمەوە خاڵەکەش ئەوەیە کە ئەم سیستەمەی ئێستا بە جیهان بەڕێوە دەبا سیستەمێکی خۆر ئاواییە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە داڕێژراوە سیستەمێکە بە هەموو فەنکشنەکانیەوە بە UN و مەجلیسی ئاسایشەکەیەوە بە هەموو ئەو کۆڕ و کۆبوونەوە و ئەو جومگانەی کە هەیەی هەتا بەو شکل و ستراکچەرەی کە ئەمریکاشەیەتی بە بانقە جیهانیەکەشیەوە بە سندوقی دراوی نێودەوڵەتیەوە سندوقی قەرزەوە بە ئەنجومەنی ئاسایش و بڵین گلۆبال گەڤەرنانسیەوە بە هەموو ئەو سیستەمەی ئێستا ژیان بەڕێوە دەبا ئەوروپیا کەواتە لێرە ئێمە ڕوومان لە ئەمریکا و ئەوروپای خۆر ئاوایە چونکە ئەو سیستەمەی کە ئێستا هەیە لەسەر دوو بنەماش کەس دێنێ یەک لە ناڕوونی جەنگی ئۆکرانیا دوو لە چارەسەر نەبوونی کێشەی کورد و ئارامبوون نەئارامبوونی عێراق سێمینیان چارەسەر نەبوونی کێشەی فەڵەستین دەبنە سێ فاکتەر لە سێ ئیپیسێنتەری جیهانی گرنگدا هەرسێکی تەقیوەتەوە ئەمە بەو مانایە چۆن لێگ ئۆف نیشن عوسبەت کۆمەڵی گەلان نەیتوانی چارەسەری کێشەی جەنگی جیهانی بکە خەریکە بڵێن کە UN ئێستاش ئەنجومەنی ئاسایشش لەژێر بەرپرسیارەتیدایە ئاخر چاینا و رووسیا و ئێران بە هیچ شێوەیەک ئەو سیستەمە سیاسی ئێستا قبول ناکەن لە سیویەکی لە 23 بوو وابزانم سەرۆک پۆتین گوتی پێویستە ئەم سیستەمە بە تەواوی بگۆڕدرێ پێتان وایە دی کاتی گۆڕینی هاتوو دوای تێپەڕبوونی سەدەیەک ئەم سیستەمە دەبێت ئیسپاتی بکە ئاشتی بێنێ بۆ ڕەشەڵاتی ناوەڕاست ناکرێت کێشەی فەڵەستین بەم شێوەیە کێشەی کورد بەم شێوەیە بمێننەوە کە بەردەوام هەڕەشەن لەسەر ئاسایشی جیهان لەسەر ئاسایشی ناوچەکە بەڕێزت دەزانی کاتێک هەرێمێک دەتوانێت لە سەردەمی جەنگی داعشدا بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی لە ڕووی مەیدانی هاوکاری هەرێم و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش بکە هەر ئەو هەرێمە مادام ئەو کاریگەری هەیە بە پێچەوانشەوە هەمان کاریگەری دەبێت بۆ نائارامکردنی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان کەواتە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر شکانیەتی کە بەرپرسانە جوڵە بکە بەرپرسانە بجوڵێتەوە پەیامی هەرێمی کوردستان پەیامێک ڕوونە ئاخر لە سیاسەتدا لە پێگەی بەرپرسیارەتیدا بۆ نمونە سەرۆکوەزیران ڕوئیا زۆر گرنگە ڕوئیای جەنابیان ڕوونە ئێمە دەمانەوێت لەگەڵ عێراق هاوبەش بدۆزینەوە ئێمە دەمانەوێت پەسەندیان بکەین بەڵام کەسانێک کە ئێمە پەسەند دەکەن دەستور جێبەجێ دەکەن تۆ دەزانی تا ئێستا عێراقی دەتوانێت کە پێشێلی دەستور بکات مافەکانی هەرێمی کوردستان نەداتنی ئەوەی کە ئێستا لە عێراق دەگوزارێت چییە؟ کێشەی عێراق یەکشتە ئەگەر بمەوێ قوڵایی ڕای خۆمت پێ بڵێم باشە لە عێراق هەتا ئێستا هێزێکی عێراقیمان نییە کە لە عێراق دەسەڵاتدار بێ حکم بکە هێزی درێژکراوی دەوڵەتانی ئیقلیمیمان هەن من پێشتریش گوتومە بۆ یەکەمین جاریشە لەم شاشە دەیڵێم لەم شاشە بە هەیبەتە کە زۆر کوردانە و هەروەها دیموکراسیانە و بۆ خزمەتی ئاشتی ناوچەکەی ئیشەکە زۆر سپاس
بەنیەتی ئاشتی من ئەم خاڵە دەڵێم نەک مەبەستم ئەوە بێ کە پێم خۆش بێم هەواڵە ناباشە دەدەم لەسەر شیعە هێزی دەسەڵاتی نییە عێراق بەڕێوە ببا لەبەر ئەوی جەنگی ناوخۆیی بەخۆی نەدیوە هێزەکان لە موساوەمەدان هیچ کاتێک ئەو هێزەی هەڵبژاردی بردوێتەوە لە عێراق حکمی نەکردووە بەڵام ڕێگەش بە کورد و سونە نادەن بەڵێ هیچ کاتێک ئەو هێزەی هەڵبژاردنی لە عێراق بردوێتەوە حکمی نەکردووە هێزی تر هاتووە کەواتە ئەو ڕۆژەی کە دەبێت شیعە شەڕی ناوخۆیی بکە هەر دێت بۆ هیچیان خۆیان بە سەحەبی عێراق نازانن ئێستا کاتێک لە شەڕی ناوخۆی نێوان خۆیاندا هێزێک بوو بەبراوە ئێمە لەگەڵ ئەو دەزانین سەر دەکەوین یان دەشکەوین ئێستا عێراق لە دەستێکی نائەمیندایە لە دەستێکی نابەرپرسیاردایە ئەوانەی کە جەنابیان باسی کرد دڵسۆزن بەڵام کەمن و هێزیان نییە دەناکەی لە بەرژەوەندی عێراقی ئێستا تێوە بگلێتە شەڕی درۆن و لێدان لە بنکەی ئەمریکی و بەڵام ئەوە حکوومەتی عێراقە کە دەیەوێت ئەو بکات یاخود ئەو هێزە چەکدارانن کە لەلایەن وڵاتانی دیکە تا ئێستا حکوومەتێکمان نییە لە عێراقدا ئیرادەیەکمان نییە بۆ تەشکیلکردن لە عێراقدا کە لەسەر ئەساسی هێزێک کە لە عێراق و دەسەڵاتی بەدەستگرتووە و لە هەناوی ئەو خەڵکەیەوە دەرچووە و لە ویستی ئەو خەڵکەوە دەرچووە حکم بکە لە ساڵی 2011 و 12 کە ئەمریکا لەم ناوچەیە دەربازی کردووە کەشی عێراقی کەشێکی عێراقی نییە کەشێکی ئێرانیە عێراقیەکان دەبێت لە مەدا هەستیار بن وە بەرژەوەندی عێراق بەفیڕۆ نەدەن کاتەکە بەفیڕۆ نەدەن لەبەر ئەوەی ڕۆڵی هەرێمی کوردستان هیچ گارگرنگە بۆ جێگیری عێراق باشە کاک حەسەن ینی هەرێمی کوردستان بتەوێتیاننا لە هەناوی عێراقدا ینی لەگەڵ عێراقی فیدرالین کە عێراق بەم شێوەیە بێت کە تۆ باسیەکەی هەرێمی کوردستان پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم عێراقەدا بکات هەرێمی کوردستان زۆر گرنگە کە بە شێوەیەکی چڕ و پڕ سەرچاوە فرەچەشنەکانی ئابووری خۆی پەرە پێ بدات لەبەر ئەوەی عێراق بەردەوام نەوت وەک چەکێک بەکاردێنێ هەرچەندە من لێرەوە پێ دڵم ئەو ڕۆژەژدی هەرێمی کوردستان نەوتی خۆی بۆ خۆی هەناردە بکاتەوە ئەگەر پەنا بۆ دادگای نێودەوڵەتی و مادەکانی دەستور و ئەو مافانەی بە هەرێم دراون وەکو جەنابی سەرۆکوەزیران باسی کرد لە مافی دڕێل و گەڕان و بەرهەمهێنانەوە کە ئەوان ئێستا کۆسپیان بۆ بەرهەمهێنان دروست کردووە هەرێمی کوردستان خاکێکی دەوڵەمەندە دەکرێت ئەم خاکەوە بەرهێنانی تێدا بکرێت لە ڕووی گەشتیاری لە ڕووی کشتتوکاڵ بە هەردوو کەڵکی ئاژەڵداری و هەروە کشتتوکاڵەوە لە بواری بیناسازیدا لە بواری بەنداودا لە بواری کارەبادا و لە زۆر بواری گرنگدا دەکرێت ئەوە بکرێت شوێنی چالاکی مرۆڤە تۆ حساب کە خاکی لیبیا کە چەند ئەوەندەی عێراق و هەرێمی کوردستانە هەر ئەوەندەی هەرێمی کوردستانی شوێنی چالاکی ژیانە هەموو شوێنێکی ئەم کوردستانە شوێنی چالاکی ژیانە ئەمە یەک دووەمینیان بتوانێت هێزی پاراستنی خۆی ئەوەی کە لە کاتی خراپدا خۆی پێدەپارێزێ بە هێزی بکە وەکی تر لەگەڵ عێراق بەردەوام لە دانوستاندندا بێ چونکە پەیامی جەنابیان ڕوونە مەگەر بیانەوێت لە هەیبەتی ئەو هەرێمە و زیاتر لە قالبی بدەن دەنا هەرێمی کوردستان بیر لە هیچ بژاردەیەکی لە ئامن و ئاسایش و لە جێگیری زیاتر پەیامێکی دیکەی نییە و خواستێکی دیکەی نییە بۆیە ئێمە دەتوانین لەگەڵ عێراق بەردەوام بین و پەیامەکەی سەرۆکوەزیران دیارە لەگەڵ عێراق عمق استراتیژی ئێمەیە ئێمە عێراق نابەستینەوە بەو گروپە درێژکرا و پرۆکسیانەی ئەوڕۆ عێراق بەڕێوە دەبن هەموو شتە چاومان لەوەیە کە ئەو پەیامەی کە گۆڕانکاریەکانی 2023 پێی بووە ڕۆژێک لە عێراق خۆیان بنوێن و لێرەشەوە هاوکاریان دەکرێت بەڵام دەبێ وریابین تا ئەو کاتی عێراق دەکەوێتەوە دەستێکی ئەمین ئێمە زەرد لە دەستیان نەبینین زۆر باشە ئەوەی کە ئێستا جەنابەت باست کرد بەشێک بوو لە پلانەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەک جنابی کاک مسرۆریش لە دیدارەکەدا باسی کرد ئەویش فرەچەشنکردنی ئابووری هەرێمی کوردستانە وەکو جێگرەوەی نەوت ئەمە تا چەند توانیوێتی کە سەرکەوتوو بێت بۆ ئەوەی لە داهاتوودا فرەچەشنی ئابووری و ئەو کارانەی دیکەش لە چاکسازی ئابووری لە سیستمی بانکی لە هەرێمی کوردستان کە بتوانێت هەرێمێکی سەقامگیرتر و ژێرخانێکی ئابووری بەهێزتری هەبێت ئەوەی کە من لێرە دەیبینم جارێکی تریش ئاماژەم پێکرد لە ڕاستیدا ئەوەی سەرۆکوەزیران دەیەوێت لە ئێستادا ئەنجامی بدا کە کاتێکی زۆر جیاوازە لە ڕووی ناکۆکی هەرێمیەکانەوە لە تەواوی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دراوسەیەکانیشمان ناجێگیرن تورکیا کە جێگیرترین وڵاتی دراوسێمانە و پەیوەندیەکی باشمان لەگەڵیان هەیە ئەمڕۆ لە دەریای ناوەڕاست و لە سووریا و لە زۆر شوێنی تر لە تێوەگلاندایە لە تێکەڵبوونی لەگەڵ کۆمەڵێک کێشەدایە عێراق بە هەمان شێوە ئالەم کاتەدا من دەبینم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مەسرور بارزانیەوە کە پلان و هەروەها هەنگاوی زۆر تۆکما دەهاوێژێ ئەوەی لێرەدا وەکو دەڵێ لە شانسی جەنابیان نییە
بۆ ئێستا ئەوەیە کە هەنگاوەکانی کە دەیانێت لە چەند ساڵی داهاتوودا خەڵک دەزانێت چی مەزن کراوە پلانەکان درێژخایانن و هەندێکیشیان نەتیجەیان بەدەر دەکەوێت بەڕاستی. بەڵام ئەوەی کە هەیە لەم کۆمەلگایەدا کە درێژکراوی کۆمەلگەی عێراقیە و زۆر گرفتی هەیە زۆر دەبێت پتر هاوکاری بکرێ هەر لە تیمەکەی خۆیەوە تا هاوڵاتیانەوە. من بەداخەوەم کامڕۆ حکومەتی عێراقی و بەداخەوە زۆر بە جددی ئیش لەسەر ئەوە دەکات کە درزێک لە نێوان کابینەی مەسرور بارزانی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکە و کاتێک دەبینن لە هەندێک لە شارەکان مزاهراتی بارگاوی بەشتی سیاسی هەن کە من بە هیچ شێوەیەک بەرپرسم لەم قسەیەم لەم ڕۆوە بە هیچی نوتوێژێکی نبینم سەر ڕایەوەی کە ئەوانەی دێنە سەرجادە زۆربیان خەڵکی دڵسۆزی تایە بەڵام بارگاوین بە سیاست کە بەتایبەتی دروشمەکانی ئەو یەک دوو ڕۆژێک کە زۆر دژی حزبێکی سیاسی بوون بەغدا بە جددی کار لەسەر ئەوە دەکات درز لە نێوان هاوڵاتیان و ئەم کابینەیە دروست بکە. ئەمە خزمەت بە عێراق ناکە بەسیە لە عێراق دیدگای کەڵچەری دەوڵەتداری زۆر زەعیفە هەمووانەی لە عێراق حکم ئەسڵەن پێشتریش ینی عێراق کەڵچەری دەوڵەتداری تێدا لاواز بووە هەر لە سەردەمی مەلەکیەوە هەتا ئێستا. بەداخەوە هەرێمی کوردستان بەم شێوەیە مامەڵەی لێگەڵ دەکرێت بوونی هەرێمێکی کوردستانی بەهێز و جێگیر هێزە بۆ عێراق بەس عێراقیەکان نایانەوێ هێزیان بۆ کۆ ببێتەوە لە بەرەوەی هیچیان هێزی عێراقیان ناوێ خۆیشیان دەنا ئەو سوپای کە بە ناوی میلیشیا چەکداریان کردنوە بیکەنە سوپای عێراق ئەمڕۆ باڵانسێکی گەورەی ناوچەیی ڕادەگرێ ئەمە ناکەن و هەروەها لە هەرێمی کوردستانیشەوە دایانەوێ ئەم درزە دروست بکەن. بۆ نمونە کاتێک دەبینن مزاهراتەیە کاتێک دەبینن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاتبیان وەرنەگرتووە سەرمایە وەزعی دەرونیان خراپە بەداخەوە کە هاوڵاتیانی کوردستان شایانیەوە نین ئەلەو کاتەدا بەغدا هێشتا یاریت لەگەڵ دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە 14-15 ساڵی یاسای نەوت و غازی خۆی هەیە و لەسەرەوە بنەمایە تۆتاڵ و شیفرۆن و ئەکسۆن هاتن کاتی خۆی ئەوان لە 2017 سکاڵان لە دژیان هەبوو عێراق تا ئێستا یاسای نەوت و غازی نییە چکە یاسای نەوت و غازی عێراقی نابێ عێراقیەکان بینوسنەوە دەبێ وڵاتێکی دراوسێ بینوسیتەوە و چەند وڵاتی دراوسەی دیکەش ڕازی بن. ئەمەیە عێراق و ئەمەشە هەرێمی کوردستان بەداخەوە کە کۆمەلگای نێودەوڵەتی لە دووفاقیەکدا لەگەڵ هەرێمی کوردستان. دووفاقیەکە چییە؟ لەلایەک ئەوانیش جەخت دەکەنەوە کە تۆ سەر بە دەوڵەتی ناوەندی عێراقی و دەبێت لەگەڵیان لە هەماهەنگیدابی و فڵان و ئەم ئیدیۆلۆگیە هەڵخەڵەتێنەرا لەلایەکی دیکە مامەڵی دیفاکتۆیەکەش هەر لەگەڵ دەکەن جیاوازیش دەبینن یا جیاواز من بینە یا وەرە لەگەڵ ئەوان لە سیاقێکی دروستی تا ڕادەیەکی یەکسان چکە یەکسانی دروست نیە تا ڕادەیەکی یەکسان بمان گونجێنە نەخەیر. خەڵک تەماشا دەکە هاوڵاتیان دەکوژرێن لە غەزە خەڵک تەماشا دەکە هاوڵاتیان لە ئیسرائیل بە بارمتە دەگیرێن تەماشا دەکەن تەماشا هەواڵەکان دەکەن خۆیان هەنگاوێک نانێن. بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ئێمە بەڕوونی پێیانی گوت پێکەوە گرێدانێکی جوانی کرد بەرپرسانی لێن متابعە دەکەن ئەمانە مۆنیتەرینگ دەکەن وتی ئەمەی غەزە با لە شوێنی تر دووبارە نەبێتەوە ئاخر بەرپرسیارەتی لەوەیە بشمانەوێ نەشمانەوە بەرپرسیارەتی لە سەرشانی ئەمریکایە لە سەرشانی خۆ ئەوروپای خۆر ئاوایە شەرقیەکان چ چاینا چ ئێران چ ئەوانی دیکە تەنانەت تورکیاش ئەمان ناڕازین بەم سیستەمەی ئێستا هەیە لەگەڵەوە بەرچاوگرتنی بوونی تورکیا لە ناتۆ هەموو ئەو هێزانی ئێرە لەگەڵ ئەو سیستەمەدا نین و بە خەمی شێوە نین بۆیە ئەمە خاڵێکی هێزگار گرنگە و دەبێت کاری لەسەر بکرێ. بەڵام ئەوەی کە من زۆر پێی دڵخۆشم وەکو ئەکادیمیەکی ئەم میلەتە لە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکان کە دابڕاو نیە لە بواری پەیوەندیەکانی ئەو ناوخۆشەوە من هێزێک دەبینم لە کەسایەتی مەسرور بارزانیدا کە ئیتر تا ماوەیەکی ترە دەبێ ئەم هێزانی گرەویان لەسەر چۆکدادانی ئەو هەرێمە کردووە ئەوە کۆمەلگای نێودەوڵەتی کە پێیان وایە دەبێ ئێمە وەک زیلینسکی کە دایان کۆپتەرتان بۆ تارەتان بۆ ئامادە دەکەین ئێمە بە شێوەزێکی تر کاکە چۆک بۆ بەغادا بدەن ئەم خەونیان نایەتە دی و من پێم وایە هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی شەوەی گوت کە هەرگیز واز نەمافە دەستوریەکانی هەرێمی کوردستان نایەنن و ئەم هەرێمە ڕۆژ بە ڕۆژ گەشتر دەبێ و من بە دڵنیایەوە ئەوەت پێ بڵێم نەک یعنی ئەوە ئیلهام نییە تێڕوانینێکی کریتیکاڵە بەشی زۆری ئەو ئاسایشی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە پەیوەندی بە مێرەمە هەیە. با کەمێک باسی ئەوەش بکەین کە
بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوەی گوت کە زۆر جار لە هەرێمی کوردستان یاخود زۆرینە باس لە ئازادی تاکە کەس دەکەن بەڵام هەندێکیان ئامانجە گەورەکە نابینن کە ئازادی گەلێکە کە ئازادی نەتەوەیەکە. چیت هەیە لەسەرم قسانە؟ لێرە دوو خاڵ بە فکری مندا دێ. یەکێکیان دەبێ هەموو ئەوانەی کە گرنگی بەم بابەتە دەدەن بزانن کە ڕێزدار مەسرور بارزانی و ئەو ڕێبازی ئەوی پێگەیاندووە لەوەتی مێژوو بڵین لە ڕووی سیاسی کەوتە سەرسپێ بۆ ئازادی تاک، کەوتە سەر پێیەکانی بۆ ئازادی تاک تێدەکۆشێەوە، بۆ ئازادی میلەتەکەی تێدەکۆشێەوە، کەس ناتوانێت لەمەوە لە پێش جەنابیان بێت. بەڵام دەبێ ئەوەش ببینرێ کە ئێمە لە ژینگەیەکی ئەمنیدا دەژین، ئەو ژینگە ئەمنیەی کە بە ناکۆکیەکان دەورە دراوە و بەردەوام لە ئەگەر مێژووی کاری سیاسی، کاری مخابەراتی، کاری جۆرەکانی ڕوبەڕبوونەوە ببینی لە ژێر زۆر ناو و بابەتەوە پەنا بۆ کاری خراپ براوە. من نامەوێت زۆر برینەکان هەڵبەمەوە باسی زۆر شت بکەم، بەڵام ئەرکی ڕۆژنامە نووسی، ئەرکی دەربڕینی بیرروڕای سیاسی، ئەرکی ئەکادیمی ئەرکێکی شایستەیە، نابێت تێکەڵ بکرێ بە هێندێک ئەرکی بێهەیبەت. کاری ڕۆژنامە نووسی کارێکی بەهەیبەتە، نابێت تێکەڵ بکرێ بە هەندێک کاری بێهەیبەت و نابێ منیش یا بەڕێزی شت یا ڕۆژنامە نووسێکی دیکە وەکو ئەوەی کە مقابلەکەی کرد لە BBC جەنابیان کە گوتی ڕۆژنامە نووس لای من ئەو نرخەی هەیە یەکسەر سوپاسی کرد بەجێ فەوری وەڵامی دایەوە. دەبێ ئێمە بە خەمی ئەوەوە بین. سەبارەت بە خۆنیشاندانەکان جەنابیان باسی کرد کە ئازادی ڕادەربڕین هەیە، ئازادی خۆنیشاندان هەیە، بەڵام دەبێت لە بیرمان بێ کە ئێمە مەبەست ئەوەیە کە لە ژینگەیەکی لەو چەشنەداین کە ئەبێ لەم ژینگەیەدا ئێمە ئەمنیەتی هاوڵاتیان وە بەرچاو بگرین. واتا لێرەدا بوونێکی گەورەتر هەیە، بوونی ئەم میلەتەیە، ئەم مێژوەیە، ئایندەی ئەو منداڵانەیە، بەرپرسیارەتیە، ئەمن و ئاسایشیانە، هەموو شتێکیانە وە زۆر ڕووداو هەن. من نامەوێت لێرە باسی کەم لە مێژووی گەلاندا کە هەر ڕۆژنامە نووس بوون کە لە شاشەی کامیرەکانەوە کارە ساتیان هەتا لە ڕووی مەسەلەنەوەی لە ئەفغانستان ڕوویدا، لە ئەمریکا ڕوویداوە، لە ئەڵمانیا ڕوویداوە، لە زۆر شوێن ڕوویداوە. واتە ئەوەی ناوی ڕۆژنامە نووس بوو ڕۆژنامە نووس نییە، ئەوەی ناوی خۆپیشاندان بوو خۆپیشاندان نییە، ئەوەی ناوی ماف بوو ماف نییە. دەبێت بابەتەکان بە یاسا ڕێک بخرێن. کەرامەتی مرۆڤ زۆر موهیمە، کەرامەتی ئینسان، بوونی ئینسان، بوونی نەتەوە زۆر موهیمە. ئەوەی من دەبێت لێرە بڵێم لێرەدا مەسرور بارزانی دەرەکەوێ و ئەم قسەیە دەکەم، نازانم کەسانێک پێیان خۆش دەبێ پێیان ناخۆش دەبێ و ڕێی کەسانی دەوروبەریشی چییە. باشە، بەڵام لە ڕاستیدا ترسێکیان لەم پیاوە هەیە. ئەم ترسە لەلایەن هاوڵاتیانی خۆمان و بەرپرسان و لایەنە سیاسەکان نیە، لەلایەن نەحەزانی ئەم میلەتەوەیە. ترس لە چی؟ خۆی دوژمنانی میلەتی کورد قەت ئینکاری ئەویان نەکردووە کە بەڵێ کورد هەیە و دەژی، ئینکاری ئەویان کردە تۆ بۆ خۆت بە مێشکی خۆت بیر بکەیەوە. ئینکاری ئەمە دەکەن، ئینکاری ئەوەش ناکەن تۆ ئیدارەیەکت هەبێ، ئینکاری ئەوە دەکەن ئیدارەیەکت هەبێ بمێنێتەوە خۆی ببوو مەلەرزەکان بگرێ. ئەوەی کە لێرەدا من دەبینم سەرۆکوەزیران مەسرور بارزانی بناغی شتێک دادنێت کە قەناعەتی پێیە، خۆی هەر لە شێوازی قسەکردنەکەی، ستانداردی قسەکردنەکەی، فۆرمی قسەکردنەکەی، وشەکانی بەرپرساریەتەکەی وە سازشنەکردنەکەی کە تۆ تەماشای دەکەی تۆ جورئەت ناکەی بڵێ واز لە مافی میلەتەکەت بێنە. ئەمە دەبێت چی دروست بکە؟ شتێک دروست دەکا کە ناحەزانی ئەم میلەتە لی ئەترسن، بۆیە دژایەتی دەبێت. من لێرە بە هاوڵاتیان دەڵێم بڕوامان بە گەلی خۆمان هەبێ، بڕوامان بە قیادەی خۆمان هەبێ، بڕوامان بە هەنگاوەکانی ئەم پیاوە هەبێ کە ئەگەرچی ئێستا ئێمە لە دۆخێکی ئابووری و کۆمەڵێک شەڕانگێزیەوە گلێنراوین، بەڵام ئەوەی کە جەنابیان دەیکا کە ناوخۆی نییە لەلایەن وڵاتانی ئەوەی کە دەیکا بۆ ئایندە دەمێنێتەوە و ئەمەش زۆر دژایەتی دەکرێت. بۆ دژایەتی دەکرێت لەبەر ئەوەی قووەتی تێدا بۆ دوا ڕۆژ، بەڵام ڕاستیەکانیش ناشاردرێنەوە، دەبینرێن و هێدی شتەکان دەرەکەون. مەسەلەن ئێمە
دەبینین ئێستا جەنابیشیان باسی کرد لە دوای مەسەلەی بانک باسی ئاوی کرد هەوڵێکی زۆر بۆ پاشەکەوتکردنی ئاو هەیە تۆ دەزانی عێراق پێی خۆش نییە ئاو پاشەکەوت بکەیت لە بەرەوەی دەیەوێ بە هەدەر بڕوا بۆ ئەوێ بە بەرنامە نەیدەیتێ دەفەرموو لەوانەیە خەڵکانێک بڵێن ئەمە خەڵەتە دەبێ ئاوەکە بۆ عێراق بڕوا هەر لەم هەرێمەدا مەسەلەن لەوانەیە خەڵکانێک بڵێن کاکە نەوت هەر چۆنێک بێ با بڕوا هەر چۆنێک بێ با بڕوات ئەم نەوتە ئێم خاکەیە قفڵەکەی لە دەستوەیە ئەم ڕۆژ نەبێت لە ژێر خاکی خۆتە خەڵکانێکەوە لەبیر دەکەن خۆ ئەگە ناڕوە هەر لە ژێر ئەرزی ئێمە ماوەتەوە سبەینێ ئەگەر ڕۆیشت و حەقی خۆت پێنەدرا قفڵەکەی هەر لای خۆتە واتە هێزی ئەو هەرێمە لە زۆر بواردایە ئەوڕۆ جەنابیان سەرپەرشتی بنیاتنان و قایمکردنی بناغەکانی ئەم هێزە دەکا بۆ من بەدڵ دەستخۆشی وە ئەو لێ منیش دەستخۆشیم بۆ تۆ هەیە بۆ ڕوونکردنەوەکانت بۆ خوێندنەوەکانت کە ئەمڕۆ لە ماوەی دوو کاتژمێری ڕابردوو لەگەڵم بووی بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان زۆر سپاس بە ئامادەبوونت لەگەڵم